مانگە بە خێویەکەم. بەس حەو مانگە پشیلە بە خێوەکەی؟ پێشتر نەو بووە؟ نانم بووە. چی هەستێکە پێ بەخشێمە؟ پێکمان زۆر هەستێکی بۆ پێبەخشەیە کە هەست بە نەقس و شر نەکەی تێگەی کاتێکە واستەکەی هاوڕێیەکی نییە ئەم ڕێگەک و هاوڕێ بۆ تۆ. خۆیە گرێ لە باوەشامی تۆ؟ پێکمان. ئەی وەزعی تووکەکەی چۆنە لە ماڵە؟ تووکەکەی باشترە بەڵام ئێستا چونکە سترێسە و ئەترسێ ئەم سەوتانی نەبینیوە تووکی ئەوەرێت. ئەگینا لە ماڵە زۆر باشترە. لە ماڵی ئێوە ئەمە چی پێوترێ؟ هەرێکی بنایە بانیەکەت. چەندە خۆشەویستە مەبەستم ئەوەیە. زۆر خۆشیانەوەی کاتێکە دیار نابێت ئەو نێ هەواڵی ئەمە پرسن هەواڵی من نابرسن ئێستا. یەکەم شت کەیتەوە بۆ ماڵەوە هەواڵی ئێمە پرسیە ئەندامانی خێزانەکە. سەر باوشی ئەم. یعنی بەو شێوەیە. هەیە لە کچەکەم هەیە لە خوشکەکەم هەیە هەر ناوێشی لێ ناوە وەکو لەو شێوەیە لە ئەندامی. تۆ پێڵی کچەکەم؟ وابانیەکەم. ئەرچی زۆرە کەمە چۆنە؟ وەڵای بەشی خۆی ئەرکی هەیە بێگومان. ئەرکی هەیە پێویستی بە خزمەتە پێویستە کە نازی بێیتە یعنی نابێ ئیمالی بکەیکی نابێت تااقەتە بێت ئەچێ لە سوچەکە بە بێتاقەتی دانیشتێکەکەڵ نابێت لەگە کەسە.